لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە لەگەڵ ئەوەی کورد هەمیشە خواستی ئەنجامدانی هەبووە، بەڵام بە درێژای حکومەتەیەک لە دواییەکانی عێراق هەمیشە پرسی سەرژمێری و چۆنێتی ئەنجامدانی بە هۆکاری جیا دواخراوە. ئەمە لە کاتێکدا سەرژمێری گشتی لە عێراقدا گرنگی زۆری بۆ ژمارە و ڕێژەی دانیشتوانی عێراق و قەبارەی پێکاتەکانی هەیە و کوردیش بەم هەنگاوە دەتوانێت سوودمەند بێت. ئەمە جگەلەوەی تا ساڵانێکی زۆر پرسی بودجە بەپێی ڕێژەی دانیشتوانی هەرێم دابین دەکرێت کە چەندین ساڵە ڕێژەی دیاریکردنی بودجە زۆرترین گفتوگۆ و مشتومڕی لە نێوان هەولێر و بەغدا دروست کردووە. سەرژمێری لە هەرێمی کوردستان دواکەوتنی سەرژمێری لە هەرێمی کوردستان زۆریش دواکەوتووە ڕەهەندی خراپ بە دوای خۆی دادێنێ. حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 1970 و سەرژمێری ڕسمی دانپێدانراوی نییە کە ئێمە بتوانین وەکو توێژەران مامەڵەی لەگەڵ بکەین، حکومەت بتوانین مامەڵەی لەگەڵ. ئەمەش بە تەئکید نەزانینی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بە دەقیقی لە حکومەتی لە ناوەڕاست و باشوور لەگەڵ حکومەت عێراقی بە تەئکید گرفتمان بۆ دروست دەکات. ئێمە بە داتا ناتوانین بڵین ئێمە ڕێژەمان لە عێراق مەسەلەن 15 14 10 چەندە، واتە ئێمە دەبێت مستەمسەکێکی ڕسمیمان لەبەردەستدا بێت کە تعدادی ڕسمیە کە سەرژمێری ڕسمیە بۆی ئێمە بتوانین بە داتا و بە ئەرقام قسە بکەین، چونکە بەتأكيد لە مەسائلی سەرژمێریدا داتا و ئەرقام قسە دەکات. و ئەگەر ئێمە لەمە زیاتر لە هەرێمی کوردستان لەم پرۆسەی سەرژمێریکردندا تەخیر ببین دوا بکەوین، بە تأكيد لە پلانەکانماندا بۆ ئایندا هەم لە سیاسی هەم لە ئابووری هەم لە مەسائلی خزمەتگوزاریەکان زەربەی زیاترمان بەردەکەوێت، واتە گرفتی زیاترمان بۆ دروست دەبێت. ئەمە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان، بە تایبەتی لە مانتیقەی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیداری هەرێم ئێمە دەبێت وریاناتر مامەڵە بکەین و داتای دقیقتر و داتای ورتر بەدەست بێنین تا ئێمە بتوانین بۆمان دەربکەوێت حجمی سوکانی خۆمان لە ناوچە جێناکۆکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان چەندە. ئەنجامدانی سەرژمێری جگەلەوەی بۆ ڕێژە و قەبارەی پێکاتەکان لە عێراقدا گرنگە، لامان کاتیشدا بۆ بەرنامە ڕێژی وڵاتیش گرنگی زۆری هەیە، چونکە کاتێک حکومەت ڕێژەی دانیشتوان و نەتەوە و ڕەگەزی بە شێوازێکی دروست لەبەردەستدا بوو، دەتوانێت بە پێویست پلان دابنێت و سێکتەرە گرنگەکان لەژێر ڕۆشنایی سەرژمێری دروست ئاراستە بکات. واتە ئێمە سەرژمێری بەکاردەهێنین بۆ سێکتەرەکانی ئابووری کۆمەڵایەتی خزمەتگوزاری، واتە ئێمە لە داهاتوودا لە ڕووی ئابووریەوە ئێمە دانیشتوان داتاکانی دانیشتوان دەکەینە بنەما بۆ زیادبوونی دانیشتوان. ئایا لە داهاتوودا دانیشتوان بۆ 10 ساڵی تر چەند زیاد دەکات؟ ئایا لە ڕووی دابینکردنی خزمەتگوزاریەکانەوە ئێمە پێویستیمان دووبارە بە ژمارەی دانیشتوان دەبێتەوە، لە داهاتوودا چەند پێویستیمان بە چەند مەکتەب هەیە، بە چەند نەخۆشخانە هەیە. واتە سەرژمێری گرنگی چێندە تایبەتی هەیە نابێ هیچ دەوڵەتێک و هیچ هەرێمێک فەرامۆشی بکات. دارە لە عێراق و لە هەرێمی کوردستاندا کۆتا سەرژمێری بە شێوەیەکی کە ڕسمی کە کرابێت ساڵی 1970 لە دوای ئەو سەرژمێری ساڵی 1970 سەرژمێریەکی ڕسمی نەکراوە. بۆیە ئێستا لە عێراقدا ئامادەکاری دەکرێت بۆ سەرژمێرێکی تر کە سەرژمێری ساڵی 2020 کە ئەنجام بدرێ. دارە ئەو سەرژمێریەش بەهۆی ئەو بارودۆخی سیاسی عێراق کە ئێستا لە گۆڕەدا هەیە، دیارە ئەو بارودۆخە سیاسی لەوانەیە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە بۆ نمونە دڵە ڕاوچیەک لەوەی دابی ئایا ساڵی 2020 ئەو سەرژمێریە دەکریانە. لە ساڵی 2019 بڕیادرا لە ساڵی 2020 سەرژمێری گشتی لە عێراقدا ئەنجام بدرێت، بەڵام دۆخی عێراق هەڵوەشاندنەوەی حکوومەت و ڕاستپاردنی محەممەد تۆفیق عەلاوی بۆ پێکهێنانەوەی حکوومەت کە یەکێک لە ئامانجە هەرە گرنگەکانی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەخت و جێبەجێکردنی داواکاری خۆپیشاندەرانە پێناسێت هەروە بە ئاسانی بوار بۆ ئەنجامدانی سەرژمێری بەڕەخسێنێت، ڕەنگە ئەم پرسەش وەک زۆر پرسی تر بەکراوەی بمێنێتەوە. ورە ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.